رحيم كريم أحمد والدي سيودو. هل لديكم لسر شقام لفنجاو سيودو كان ماليرة لم گوزرا تقريبا 76 ساڵە مەخەریکی ئەمیشە لە مناڵی مباوکم ئیشی ئەمە بوو تە لە کارگای ئیشیانە کرد ئەو بەرگنکاری بوو ئێتر وردەوردە هاتینە بازار ئێتر وردەوردە تەتەوری کرد هیچ کەسە بۆ خۆی جیا بۆ دوکانی بۆ خۆی دانا ئەمە وەختی خۆی لۆکە ئەکرا لە مەنتیقەی شارە زۆر ئەمان کری لێرە مەکینەیە و مەکینەی حەلجە هی لێنک دەرهێنان لێمانە ئەو لۆکە ساغەمان نەکرد بە دۆشەک فەرقەکەی زۆرە ئێستا نازانم ئەم توکومۆکە چی هێنم بۆ ئێرە زەرعاتی خۆمان بوو ئێستا نەماوە هەموویان فرۆشت ئەرزەکانیان فرۆشت ئی میری بوو حەلاجی دەبێکە هەیە تقریبا بەڵام لە 1900 خواردیشەوە هەیە چونکە ئەو کاتە فەرەنجیان دروست دەکرد ئێنێ هێن کەڕک ئێنێ شوان ئەم بەرگنە ئەکرایەوە یاکە بە کەڕکی شوان یا بەشانیا سەرڕای ئاوی دانا تە لەوە تەتەوری کرد لۆکە هاتوو لە بەغاوەمان هێناوە ئەجا لێرە تەتەوری کرد تۆیانەکە ساروە هەبوو 500 تەن 600 تەن نەچوو بە بەغا کە لێرە تەتەوری کرد لە مەنتیقەی شارە زۆر ئیتر لەمان نەدان بە بەغا لێرەوە ئەمان هێنا و لێرە خۆمان لەگەکەیمان دەرهێنا وە ساڵی تەقریبا لە 74 ئاوە ئێمە مەنتیقەی ئەمە هیچی نەماوە جاران حەویجە هەبوو حەویجە سووتا داعاشی تایە هەر سووتانیان ئێتر هەیە وردە وردەیەک هێنن لە ئێرانەوەیە یاشتی ئێران بەعامەل نایە لە ئیسفنج و مەزفن زۆر باشترە ئیسراحەتی لەسەرەکەی وەختی خۆی لەسەر لەبا خەوتن خەوە لەبایە نەکرد بەسەریە خەوت لەباکە خوری بوو نە پشتێشە هەبوو نە هیچ هەبوو ئێستا ئەم هینانە ئیسفنجان داهاتووە هەر بەشەر داماوەکە خۆی هەلاجی بەجاران بە کەوان ئەکرا کەوان نەزانی چی بوو عیبارەت بوو لە لەنگەرێک لە زی ئەیان کرد بۆمان پەتێکمان پێوە کرد و ئینجا لەنگەری بۆ گرتین هی کەوانەکە ئیشمان نەکرد دوای ئەوە مەکینە داهات مەکینەی هەلاجی لە ساڵی حەفتا من مەکینەی هەلاجیم کڕی ئەو عەزێتەی نەبوو کە بەشانەمان کردەوە ئەنی ئەدایە دەم مەکینەکە کردەوەتەوە بەسکردنەوەی هەلاجەکە باشتر بوو لە کردنەوەی مەشینەکە
لۆکەی چانە بوو لۆکەی سنجار بوو ئەوە لۆکەی چاک بوو ئەوە دائێمە ئێوە لەوەمان سەرفە کرد لۆکەی زەبر بوو لۆکەی ئەمایەوە لۆکەی یعنی پارچە پارچە نابوو لەئاخرا ئەم لۆکەی کە پێگەی سامتینیان پێبوو ئێستا ئینشاڵڵا هەر سامتین بووایە ئێستا ئەنواع و ئەشکاڵ هەیە دۆشەکیە هەیە لەوەکو ئەوە ئێن بە 22 دینار هەشە ئێن بە 16 دینار کەمتری تایە هەشە لە بازاڕە ئێن بە 10 دینار هەشە ئێن بە 7 دینار ئەوە ئیسفنجەکان کە پێشراوەتەوە یا خەڵکی 7 دینارەکەی دەستکەوێ خۆ ناچێەوە بکڕێ لە 2004ەوە زەواجم کردەوە یەم شت لە ئەم کاکڕەحیما کڕم حالەن ئێستا هاتووم ناو بێشکەیەکم کڕیوە تازە کوڕێکمان بووە هەر وەکو دەستوری جاران بیخێنەوە بێشکەوە ئەو شتە کوردیانە هەم بۆ خەوتن چاکە هەم بۆ پشت چاکە بۆ هەموو جەستە ئینسان چاکە دۆشەکەی ئیسفنج هەیە سەرەکەی لەسەری بخەوە تر هەموو گیانتەیاتە ژان بەیانی بەس ئەم شتە کوردیانە ئێستا بەعام هەمووی چاکە لێفەشیان دروستە کرد ئێستا نازانم کاکڕەحیم ئێستا تا بۆیان دروست ناکرێ و کەسیش بەکاری نایەنێت ئەتر هەر ئەم بەتانی و ئینانەیە ئەینا ئێستاش من لە ماڵی خۆمانە یەک لێفەمانە ئێستاش بەو لە زستانان بەو لێفەوە نەبێ ناخەوم لێفە ئیسراحەتی زۆر بوو جاران خۆن زەمانەی پێش سەدام بەتانی فەتاح پاشا هەبوو ئەوە خاس لە خوریەکرا ئەوە ئێمە فێر ببووین بەتانێ پێشەوەی لێفەکە بین بە خۆمانە بەتانەکەمانە داخت بەسەر نوێنەکە ئەیجا لێفەکە ئەیترەوە حەمامە خەوت ماشی ئەوەی خامی عێراقی بوو لە لۆکەیەکرا یەگەشتی باوکە لە لۆکە ڕێسەکەیەکرا ئێستا خام هەیە سینەی هێنن نایلۆنە ئێستا ئیشی ماوە بێشەکەی هیچ نییە یعنی ژیانی پێ هەڵاسی ئێستا من نەفسی خۆم نیم ئەم دوکانەی خۆمە ئەگەر کرێن باە دەمێ بوو چۆڵم کردبوو دنیا تەتەوری کردووە خۆی بێ لەگەڵ تەتەورا بڕۆی مێژوو ئەی نووسی ئەمە لە تەفریخی ئەوەنا ئەوە بوو لە تاریخیەوە ئەوە بوو وەکو چۆن ئەم حکوومەتانە لە مێژووچیان بەسەر هاتوو ئەمیش وایە ئەم ئیشانە خۆڕێسا من هەر تااقەتم لە ئێماوە چونکم ئەم بە قووەت تێوێ ئەوش بە قووەت نەبێ ناکرێ ئێمڕۆ ئیشی ئیمڕۆ هەمووی جەغڵەمەیە ئیشی باش نەماوە ئیشی باشەکەی پارە ناکە وایە فەقەت پیری نەبێ ئەوە ئەو وەزعەکەیەکی بێنن ئەتر ئەمە نیهایەتی قسە